بەڵێ بەشێک بوو لەو بەرهەمە هونەریەی کە هونەرمەند شەهرام نازری پێشکەشی کرد لە هەولێر ئەمڕۆ خەڵاتێکی ڕێزلێنانی پێشکەش کرا. هونەرمەند شەهرام نازری لە ساڵی 1949 لە بەرزەدەماخی کرماشانی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. ئەمڕۆ لە وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەولێر لەژێر ناونیشانی نازری سۆزێک لە تەمیرە و داستانێک لە شاهنامە ئەو خەڵاتە ڕێزلێنانی پێشکەش کراوە مەراسمی بۆ ڕێک خراوە. نازری هەڵگری چەندین خەڵاتی گەورەی جیهانیە لەوانە خەڵاتی شوالیەی فەڕەنسا کە لە فەڕەنسا پێشکەشی کراوە، هەروەها خەڵاتی یونسکۆ و خەڵاتی مەولاناشی لە چەندین وڵاتی دیکەوە وەرگرتووە.